منداڵێک لە تەمەنی 2 ساڵ و 6 مانگیدا لە وڵاتی غەریبی و لە نێو خێزانێکی فارس بە زمانی کوردی هاوار بۆ دایک و باوکی دەکات. ئەعزەم موساییان ڕەحیم ئەو ناوەی کە ئێستا ئەم کچە دۆزراوەی هەڵەبجە لە وڵاتی ئێران هەیەتی. لەو تەمەنەدا لە خانەی بێسەرپەرشتان دەدرێت بە ژن و پیاوێک کە 12 ساڵە منداڵیان نەبووە. 4 ساڵ دوای بەخێوکردنی ئەعزەم لەلایەن ئەو ژن و پیاوەوە ئەوانیش منداڵیان بوو تا گەشتە ئەوەی 2 کچ و کوڕێک لە هەمان ژن و پیاو بوونە خوشک و برای ئەعزەم. من بە خانومم رفتیم اونجا تقاضا کردیم. ئێمە یەکەم جار چوینە خانەی بێسەرپەرشتان. چەند منداڵێکی لێبوو. من و هاوسەرەکەم ئەم کچەمان هەڵبژارد. بەڵام ئەو کات ئەعزەم زۆر دەگریا و تووڕە و بێتاقەت بوو. تەنانەت بە جۆرێ قسەی دەکرد ئێمە تێ نەدەگەیشتین تا ئەو کاتەی وردە وردە فێری فارسیمان کرد. واشمانزانی باوکو دایکی شەهید بووە. ئەعزەم لە تەمەنی 11 ساڵی یەکێک لە منداڵەکانی پووری پێی دەڵێت تۆ کچی ئەو دایک و باوکە نیت. ئەو ژن و پیاوەشی کە وەک دایک و باوک خۆیان بە ئەم کچە ناساندووە لە تەمەنی 14 ساڵیدا بە ئەعزەم دەڵێن تۆ کچی ئێمە نیت و لە ناوچە کوردستانیەکانی جەنگەوە هاتوویت. ئیتر ئەم کچە تا ئێستا کە هاوسەرگیریشی کردووە و خاوەنی 2 منداڵیشە هەر بۆ گەشتن بە دایک و باوکی ڕاستەقینەی هەمیشە خەیاڵ دەکات. من دقیقاً لحظه‌ای که به من گفتن ئەو کاتەی کە بە منیان و تۆ کچی ئێمە نیت حاڵم زۆر خراپ بوو. تەنانەت نەمەتوانی بگریم. ماوەیەکی زۆر قسەم لەگەڵ ناکردن. دواتر چوومە خانەی بێسەرپەرشتان و لەوێ بەڵگەنامەیەکیاندا بە من کە لێی نووسرا بوو کە من خەڵکی ئەو ناوچانەی کوردستانم کە بۆمباران کراون. فاتیمە و زەهرا دوو کچەکەی ئەعزەم دەزانن دایکیان خەڵکی هەڵەبجەیە و کووردا. بۆیە هەر پیاوێکی کورد دەبینن بە خاڵۆ بانگی دەکەن. بەڵام 16ی 3 ئەمساڵ لە هەڵەبجە دەزانن کێ خاڵۆی ڕاستەقینەیانە. خودم افتخار میکنم که هەڵەبجە باشم و خوشحالم. شانازیەکەم کە من خەڵکی هەڵەبجەم. ئەو کاتی بە دایک و باوکی خۆمەگەم نازانم چۆن باسی ئەو هەموو چاوەڕوانیان بۆ بکەم کە دەمەوێ بەوان بگەم. ئەوە خۆشیەکە کە من ساڵانێکی زۆرە چاوەڕوانی ئەو کاتاکەم. چیرۆکی ژیانی ئەعزەم نمونەیەکە لە چیرۆکی ژیانی ئەو کچە کوردانەی لە ڕووداوەکانی کیمیاباران و ئەنفال لە شارە جیاجیەکانی جیهان بۆیان دروست بووە. وەک ئەعزەم خۆشی دەڵێت بە لایلایەکی دایکی ڕاستەقینەی خۆی زۆرێک لە خەمەکانی لەبیر دەکات. وریە حەمەکەریم NRT هەمەدان.